سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. بەهۆی چەند گرفتێکەوە گروپی میوزیکی دەربەندیخان ناتوان بەردەوامی بە کارەکانیان بدەن. دوای 160 ساڵ ژنە ڕۆژنامەنووسێک دەبێتە سەرنووسەری ڕۆژنامەی نیویۆرک تایمز. دووبارە سڵاو. گروپی میوزیکی دەربەندیخان ماوەی زیاتر لە 7 ساڵە خزمەت بە بواری هونەری گۆرانی و موسیقای فۆلکلۆری کوردی ناوچەی دەربەندیخان دەکەن و لە ئێستادا بەهۆی بوونی چەند گرفتێکەوە ناتوان کارەکانیان بەڕێوەبەرن. ئەو گروپە داوا لە وەزارەتی ڕۆشنبەری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەدەم گرفتەکانیانەوە بچێت و چارەسەریان بۆ بکات. NRT ئەو گروپەی بەسەر کردەوە و دەیهەوێت گرفتەکانیان لە زاری هونەرمەندانی گروپەکە بگەێنێتە لایەنی بەرپرس. گروپی مۆسیقای دەربەندیخان لە ساڵی 2004 لەسەر دەستی کۆمەڵی خەڵکی بە زمون و مۆسیقی ئەم شارە دامەزراوە. گروپێکی سەربەخۆیە کۆمەڵی کار و چالاکی ئەنجام داوە لە ناوە و دەرەوە. ئەم گروپە یەکێ لەو کێشانەی کە کێشەی سەرەکیە نەبوونی من حیاخود بودجێکی تایبەت بۆم گروپە، هەروەها نەبوونی بینا کە ئەوش هەر پێوەستە بە بودجەوە. و کێشەی دیکەشمانەوەیە کە ئێمە لە دەربەندیخانەوەکو قەزا شوێنێک نییە کە ئێمە بەردەوام سپانسەری ئیشەکانمان بوو کنجگە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کە ئەویش توانای مەسەلەن خەرجی و کۆمەڵێ توانای دیاریکراوی بەڕاستی لە ئاسی تموحی گروپەکە ئێمانی. گروپی میوزیکی دەربەندیخان لە ساڵی 2004ەوە وەک گروپێکی سەربەخۆ تایبەت بە ژەنینی مۆسیقا لە قەزای دەربەندیخان دروست بووە و بەشداری چەندین فیستیڤاڵی هونەریان کردووە و ئاهەنگی گۆرانی و مۆسیقایان لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان پێشکەش کردووە. سەرجەمی کارەکانی ئەم گروپە خۆبەخشانە ئەم کۆمەڵە گەنجە بەڕێوەیان بردووە و لە ئێستادا و دوای 7 ساڵ لە خزمەتکردن بە هونەری فۆلکلۆری کوردی لەم ناوچەیەدا چەندین گرفتیان بۆ دروست بووە. ئێمە وەکو گروپی موزیکی دەربەندیخان لەم ناوچە هەوڵمانداوە تا ڕادەیەکی باش لەسەر گۆرانی فۆلکلۆرەکانی ئەم ناوچەی دەربەندیخان دەوروبەری بە تایبەتی ئیش بکەین. بەڵام لەگەڵەوەشە هێشتا توانم بڵێم کۆمەڵێک گۆرانی زۆری تر لەم ناوچە هەیە و هەر بەو شێوەیە ماوەتەوە ئێمەش لەبەر ئەوەی کە نەبوونی من حەو لەبەر ئەوە نەمانتوانیوە ئەو گۆرانە بڵێن بەسەرکەینەوە یا بڵێن بیان خێنە ناو ئەرشیفی گۆرانی کوردیوە. ئەتوانم بڵێم هەمومان ئامێرەکانی دەستمان لە گیرفانی خۆمان کڕاوە. ئەمە یەکێکە لەوانەیە کە هەتا ئێستا بڵێن ئەتوانم بڵێم پێمانەوە دیارە، چونکە ناتوانین کۆمەڵی ئامێری تر بۆ خۆمان زیاد بکەین لەبەرەوەی ئەبێت دووبارە هەر بیکڕینەوە. دیارە یەکێک لە کێشە گەورەکانی گروپی ئێمە نەبوونی کلیپە. داوا لایەنی بەرپرسەکەم کەەوە هاوکاریماکەن بۆ کلیپ. ئەمە تەمەنێکە خەریکی کار و چالاشی کۆنسێتین. ئەوەنەی کە ئێمە کار و چالاشیمان کردووە بەقەت گەنجێک نەناسراوین کە کلیپێکی هەیە، بۆیە گلەیەکی زۆرم لە هەموو ڕاگەیاندنەکانەیە کە هاوکاریامان نەکردووەکو کلیپ. گرفتەکانی ئەم کۆمەڵە گەنجە میوزیکژانە زۆرن، لەوانە نەبوونی جێگای پرۆڤەکردن و نەبوونی بودجەیەکی تایبەت بە تیپەکەیان و نەبوونی ئامێری پێشکەوت و سەردەمیانە بۆ ژەنینی مۆسیقا. ئێمە کاری لەمە دوامان ئەرشیفکردنی کارەکانی ڕابردوومانە، چونکە ئەگەر تۆ بتەوێت لە ئاهەنگێکە لە شارێکە کە گۆرانێک وتو بێ ئەمە عنی وەکو ئەرشیفێک ناناسێنێ بە خەڵکی کوردستان تەنانەت بۆ شارەیە. بەڵام ئەگەر بێت و ئێمە کلیپی کەین لە کەڵامە فەزایەکان دابەزێت، ئەمە کارێکی چاکە بێ بە گروپەکەمان و وەدەناسرێت بە هەموو شوێنەکان. بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە منحە بۆتە ڕێگی لە بەردەمانە. من ئەسا بۆ نمونە ئەگەر ئێمە بێت و گۆرانیەک تۆمارکەین بە کلیپەوە ینی نزیکەی 4,000 دلاری تێدەچێت. ئەمەشە بۆ گروپێکی سەربەخۆ هەروە ئاسان نابێت. ئەم گروپە لە 6 مۆسیقی و 3 گۆرانی بێش پێکهاتووە وەک خۆیان دەڵێن کار بۆ زیندوڕاگرتنی هونەری فۆلکلۆری کوردی دەکەن لە سنووری ناوچەی دەربەندیخاندا و ئێستا بەهۆی بوونی چەند گرفتێکەوە ئەم تیپە ناتوانن وەک پێویست کارەکانیان بەڕێوە بەرن. داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەن چارەسەری گرفتەکانیان بۆ بکات. بابانە نوێر، NRT دەربەندیخان.
خولێکی چەند ڕۆژە بۆ فۆتۆگرافێرانی هەرێمی کوردستان لەلایەن سنتەری ڕۆشنبیری فەڕەنسی لە شاری هەولێر ڕێکخراکەتەیدا بە شێوەیەکی زانستی و ئاکادمیانە لەلایەن دوو پسپۆری فۆتۆگرافی فەڕەنسیەوە چۆنیەتی گرتنی فۆتۆ شیکرایەوە. بۆ پەرەپێدان و بەرزکردنەوەی ئاستی هونەری فۆتۆگراف لە هەرێمی کوردستان سنتەری فەڕەنسی خولێکی چەند ڕۆژی لەلایەن هەردوو پسپۆری فۆتۆگرافەری فەڕەنسی فانسێت ئۆهل و کانتین کافیر بۆ 13 فۆتۆگرافەر لە شاری هەولێر ڕێخست. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی خولەکە ڕاگەیەنراوە. کۆتایی بە خولەکە هاتوو بڕیاریشە پێشەنگایەکی هاوبەش بۆ بەشداربووان لە چەند ڕۆژی داهاتوو ئەنجام بدرێت. لا بەخۆی وێنەگرە مختصە لە وێنەگرتنی هونەری لە وەڵامی پرسیارێکی NRTدا سەبارەت بە گرنگجیدانی حکوومەتی فەڕەنسا بە بواری هونەری فۆتۆگرافی وتی لای ئێمە لە فەڕەنسا فۆتۆگراف گرنگی تەواوی پێدەرێ وێنەگریش لای ئێمە واتە بەشێکە لە ئازادی بیرۆڕا دەربڕین وە گزارشتە لە ڕێزگرتنی مافی مرۆڤ. بەشداربووانی خولەکە بە چەند وێنەیەکی فۆتۆگرافی خۆیان ئامادە کردبوو بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان لەو پێشەنگایەدا. حتى منكم فوتوغرافيا كما چەند ساڵێکە ئیشی فۆتۆگرافیم کرۆ زیاتر لە مناطقەکان بکون شوێنەوارەکان ناو هەولێر و دەوروبەری هەولێر بووە بەڵام ئێستا من وای لێ کردم بەشداربوون لەم دەورەیە وام لاتو بچمە ناوچەی گەرمیان بەتایبەتی منطقە کوردەکان کە لە ڕووی خەدەمات و خزمەتگوزاریەوە بۆی نەچووە من ئەمە وەکو هاندەرێک بۆ من ئەم دەورەی وای لێکەکەم بچم بۆ ئەو شوێنە ئیش بکەم. من خۆم ساڵێک پێشستا کە بەشداری وەڕکشۆپێک تری لەو شوێم کرد گەنجێکی زۆر ئارەزوی لە بکە بەشداری پێ بەڵام ئەستن کە لێک ڕاگەاندنە مەسەن ڕاگەاندنی بۆ نەکرا بۆی مەسەن گەنجێکی زۆر کەم بەشداریان تیا کرد و حکوومەتیش تا ڕەدەیەکی زۆر کەم پشتگیری لەم جۆرە پرۆژانە کردووە هیوادارین زیاتر پەرە بە هینانە بێت. ئەو فۆتۆگرافەرە لە قۆناغی سەرەتاییدایە بەڵام بە شێوەیە خۆشەویستی خۆی بۆ هونەرەکەی دەردەبڕێ و کە گزارش لە حەز و ئارەزوەکانی دەکات. بەژاری ئەم وەرکشۆپم کردیا بۆ ئەوی بەژاریم کە پەرە بە وێنەگری کوردستان بدەم و سروشتی کوردستان بە جیهان بناسێنم. هەروەک بەشداربووانی خولەکە ئاماژەیان بۆ کرد هونەری فۆتۆگراف لە وڵاتانی دەرەوە گرنگیەکی تایبەتی پێدەدرێ و چونکە هەر وێنەیەک بۆ خۆی پێناسەیەکە بەڵام بە پێچەوانەوە لە وڵاتی ئێمە ئەو بوارە فرامۆش کراوە ئەوەش دەبێتە بەربەست لە بەردەم کارەکانیان بۆیە داوایان لە ڕاگەیاندنەکان کرد کە بە شێوەیەک بتوان هاوکاریان بکەن بە تایبەتی لە کاتی کردنەوەی پێشەنگاکانیان. بڕیاری شەکردنەوەی ئەو پێشەنگایە لە پێنجی ئەو مانگە لە پارکی منارەی شاری هەولێر بێت و دواتری ژوێنەکان ببردرێن بۆ دەرەوەی وڵات. فەرمان محەممەد NRT هەولێر. ئاژانسی مترۆگرافی بە هاوکاری ڕێکخراوی ئایرکسی ئەمریکی خولێکی فۆتۆگرافی بۆ 23 فۆتۆگرافەری عێراق و هەرێمی کوردستان کردەوە کە ماوەی 11 ڕۆژ دەخایێنێت و تێدا لەلایەن 4 مامۆستای ئەمریکیەوە بە شێوەی تێوری و پراکتیکی وانەکان دەوترێنەوە. بەڕێبەری ئاژانسی مترۆگرافی لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT ئاماژە بەوە دەکات کە بەهۆی کەمی فۆتۆگرافی ڕۆژنامەوانیەوە کردنەوەی ئەم جۆرە خولانە لە هەرێمی کوردستان و عێراق گرنگی و سوودی تایبەتی هەیە.
پرۆژەمان کردووە بناوی پرۆژەکە پرۆژەیەکی وەرکشۆپێکی فۆتۆگرافیە بۆ فۆتۆگرافرانی پێشکەوتوو لە سەرتاسەری عێراق ئێمە ستافەکانی ئاژانسمان داوەت کردو بۆم پرۆژەیە کە 22 فۆتۆگرافەرن لە کورد و عەرەب و تورکمان و سەرجەم نەتەوەکانی تا لە یەکی شەژ ئێمە دەرسمان کردو بم پرۆژەیە تاکو 11 مانگ بەردەوامە بێت ئێمە لە 11 مانگە ئەم پرۆژە بۆ کۆتایی پێێنین کە پێشانگایکی فۆتۆگرافی و سیمینارێکمان هەیە لەسەر ڕەوشی فۆتۆی ڕۆژنامەوانی لە عێراق و بە کوردستان. 206 ساڵ لە دامەزراندنی بۆ یەکەم جار ژنە ڕۆژنامەنووسێک دەبێتە سەرنووسەری ڕۆژنامەی نیویۆرک تایمزی بەناوبانگی ئەمریکا. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەیاند بیل کیلاری سەرنووسەری ڕۆژنامەکە دەست لە کار دەکێشێتەوە و جیل ئەبرامسۆنی ژنە ڕۆژنامەنووس دەبێتە سەرنووسەر کە لە ساڵی 1997ەوە لەو ڕۆژنامەیە کار دەکات و لە ساڵی 2003شەوە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەکەی و بەوەش دەبێتە یەکەم ژنە سەرنووسەری ئەم ڕۆژنامە بەناوبانگە. لە لێدوانێکیدا ئارسەر ساڵزبیگەرن خاوەن امتیازی ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەیاند ئەبرامسیۆن کەسێکی لێهاتووە بۆ ئەوەی لە قۆناغی داهاتووی ڕۆژنامەکەدا جێگەی بیل بگرێتەوە. نابراوتیشی ئەبرامسیۆن 6 ئەیلولی داهاتوو بەڕەسمی وەک سەرنووسەری ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەست بەکار دەبێت. هەواڵە کولتورەکەمان پێشکەشکردن بەختەوەربن.